لە شاری کەرکووک مۆنۆدرامای نوکتەچی لە نووسینی عەلی عەبدولنەبی و هەروەها لە نواندن و دەرهێنانی مەریوان زەنگەنە بێگومان لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری کەرکووک لە 25 تا 26/11 نمایش کرا. بەڵام بێگومان دوای یەکێک لە هەواڵەکانمان کە ئەویش یەکێک لە شانۆیەکان کە ئەوی شانۆیی سرودێک بۆ ئیکارۆسە کە لە سلێمانی نمایشەکرێت. بێگومان چالاکیەکان ئەم ماوەیە بەردەوامی هەیە چالاکی شانۆیەکان سرودێک بۆ ئیکارۆس پرۆژێکی نوێی یەکێک لە گروپە شانۆیەکانە بە ناوی گروپی زب بۆ شانۆ کە یەکێکن لە گروپە تازەکان بەڵام گروپێکن کە پڕن لە با بڵێن کۆمەڵێک گەنجن کە چەند بەرهەمێکی نوێیان هەیە. بێگومان لە هەڵەبجە ئەم پرۆژێ بە 2 قۆناغی جیاو بە 2 ستافی جیاواز نمایشەکرێت. شێوەم گۆڕا بۆ سەر شێوەی دەستگیرانەکەی کوشت هەمگیانە پرسیارە دوای وردنم چی وە؟ هیچ ڕوو نایە ژیان بەردەوام ببێت. مەبەستم ماوەم ناوەکەم دوو کچەکەت ژیانێکی ئاساییانە بێت و مەرگێکی ئاساییشەش. کوڕەکەت گەورایە ئەبێ بە شاعیر شەعر بنووسێت دەربارەی جەلات و ئەوەی کە چەندێک هاوارەکەی هیچ کەسێکی لەگەڵ بینابێت ماڵەوە بەهەشتی ئەوەم دنیا من ئەبێتی بێ نازان من بەهەشتی فریشتە و خۆری ئەگەر تۆی باسی کۆمەڵە بابەتی سیاسی تایە و کۆمەڵە بابەتی تریش کە تێڵکێشی کۆمەڵە با بڵین وتەی بەختیار عەلی و کۆمەڵە شتی ترە. ڕاستیەکەی شانۆگەری با بڵین لەم ماوەی لەم چەند ساڵی دواییە بە خۆشحاڵیەوە بەرەو پێشتر چووە و گرنگە کە ساڵانە کۆمەڵە ئیش هەبێ کۆمەڵە ئیشی جدی هەبێت تا ئەکتەرەکان و هەروەها بینەر ئاشکەینەوە بە شانۆی کوردی. شیران خێزانی دکتۆر بڕوان بابا ئەگەر ساعتێ درێنگتر بێبێ ئەوە لەگەڵ ژەمێکی سەر دەردانیشێت. بابا یاریدەدەری سەربەسەری ڕۆژنامەی دەیشەها. ئەمە بەڕاستی بەلەزەدە زۆر خۆشە. خۆت دەزانی دکتۆر بڕوان چەند گرنگی بە کاتی ژەمی خواردنەکانە. ئەویان من ناکرێتەوە لەبەرەی نوێ بەتەنیا دانیشتنانەکەم خۆم گیازنام وەسێنێ ئاسۆر سوێشی لێبینم. زۆر باشە ئەگەر ئەوە چێشی هەڵبەتە دەقەکە سەرەتا لە دەقێکی هێنریک ئەپسنەوە وەرمانگرت با بڵێن بیرۆکەی نمایشەکە دەقی دوژمنی گەل دواتر ئێمە ڕۆژانە لە کاتی نمایشە دراماتۆرگیمان بۆ کرد کارمان لەسەر کرد کارمان لەسەرەوە کرد کە بیگونجێنین لەگەڵ ئێرە و لەگەڵ ئێسەیە مەبەستم ئێرە و ئێستا هەر ئێرە و ئێسەیەک بێ کە خەڵکی ئەم مەنتیقی خۆمان تەیە ژین و بڕۆمان بۆ هەیە کە پەیوەندیکی باش لەگەڵ بینەرەکەیە دروست ئەبێ بەوەی کە بتوانین نمایشەکە تا ئەکرێت پەیوەندی لەگەڵ ئێستا و لەگەڵ ئێرەی بینەرەکانە هەبێت و ئەمانشمان لە هەڵبژاردننی دەقەکە ئەوە بۆ کە نزیکیەکی سیاسی و کۆمەڵایەتی هەیە لە بارودۆخی ئێسەی خۆمان کە تایەژین لە ناوەڕۆکی دەقەکەی ئێمەش هەیە. فەرمی تۆ نەشی کرد زۆر خۆشحاڵ دارەتی کۆشی باشی دەبێ خواردن لەگەڵ بابا ناخۆی ئەو لە بە خاترۆشی لە تاریکبوونی تۆ دکتۆر هاتۆکەیە. سپاسیەکە بەم کاتە ترێنەوە و خواردنە سۆرەت من لەگەڵ خواردنە سوورەکانی خۆمان بێت بەڕاستی کوا دۆڤانی گرام لێشوێ دوای ناخواردن لەگەڵ ناوەکانە شۆکە دەرەوە کێ لێت پیاسە بکە. ئەو بۆ تەندروستیەکەی زۆر باشە ئەی بارودۆخی دەرونی باشتر بووە. کۆشی ئەوە جەنابی سەرکوسەرەوەی کە باس بەڵێ بەڵێ ئێوارە باش جەنابی پارێزگار ئێوارە باش جەنابی سەرکوسەر ئێوارە بۆ کارێک هاتووە بەشێکی یاردەکە پەیوەندی بە ڕۆژ لەدایکبوونەکەتان دەبێت بەشێکیشی بۆ وتارێکە بۆ ڕۆژنامەکەمان. ئەها کەواتە باش بۆی چ وەکە بیستم دکتۆری برام ئەو کارێکی باشی دەمیشەکە